کە من مشتێ چڵ و چێو بم بەچی بم کاوکی کێگرم نەگەیە دامەنم دەستی دوعا جادت مەخاشی ڕێت طریقەی گۆشەگیری بەرەدەم و ئەمجارە ڕێگرم کە دادی یەسی خۆم بردە لایەم عاریفە تند بوو وتی ئاخر سبەینێ جەشنە خوێنی تۆ لە پێگرم لە ڕوسوری عیبادەت لام و ڕووزەردی خەجاڵەت مام بە ناوی سێوم ناوم باخەوانم من بەهێ دەگرم لەسەر خۆچوونە شەیدابوونە قوڕپێوانە سوتانە هەتا مردن محیبەت پێشی زۆرە ڕێزی لێگرم بەیانیتان باش و ڕۆژی جیهانی زمانی دایکتان پیرۆز بە ناوی دامەزراوەی کەریمی عالەکەوە زۆر بە خێراتتانەکەی پیرۆزبایی سازانی ئەم چالاکیە گرێکەتان لێەکەین بەڕێزان لە ساڵی 1999 ڕێکخراوی یونسکۆ لە جیهاندا 6,700 زمانی بەڕەسمی تۆمار کردووە لەناو ئەو 6,700 زمانەدا 100 زمان وەک زیندووترین زمانی دنیا کە زۆرترین قسەیان پێکرێت تۆمار کراوە لەناو ئەو 100 زمانەدا زمانی کوردی بە خۆشحاڵیەوە 59هەمین زمانە کە لە سەرتاسەری دنیادا زیاد لە 50 ملیۆن خەڵک قسەی پێ دەکات پێوازانن زمان شکۆی بوونی هەموو نەتەوەیەکە لە ڕاستیدا بینای بەرز و سوپای بەهێز و جوگرافیای گەورە ناتوانن سەربەرزی بۆ هیچ نەتەوەیەک دروستکەن ئەوە زمانە ئەتوانێت زیندوێتی بە هەموو گەل و نەتەوەیەکدا لەبەر هەموو ئەم گرنگیانی زمان ئێمە لە دامەزراوەی کەریمی عالەکە لە ماوەی ڕابردوودا قەوڵێکی زۆرمان داوە جگە لە کارە خێرخوازیەکانمان لە تەنیشت ئەوانەوە گرنگی بە بواری زمانیش بدەین هەر بۆ مەبەستە ئێمە دەستگای ڕۆشنبیری جەمال ئیقبالمان دروست کردووە کە لە دوای ساڵی 2008ەوە تا ئێستا نزیکەی 800 ناونیشانی کتێبمان چاپ کردووە کە بە هەزاران کتێبەکە جیانەوە ئێمە پرۆژەی پۆستەری ناودارانی کوردمان هەیە کە ئەم پرۆژەیە گرنگی ئەدات بە زیندووکردنەوەی ناوی هەموو ئەو ئەدیب و منەوەر و ڕۆشنبیر و کەسایەتە سیاسیانی کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا خزمەتێکیان بە بواری ئەدەب و فەرهەنگ و کولتور و زمانی کوردی کردووە جیانەوە ئێمە لە دامەزراوەی کەریمی عالەکە ڕۆژەی 100,000 کتێبمان ڕاگەیاندووە کە بۆ هەر قوتابخانەیەک 100 کتێب و کتێبخانەیەک دەکەینە دیاری کە ئەوەش خزمەتێکی زۆرە جارێکی تر بە بواری زمان و فەرهەنگی کولتوری کوردی جیانەوانە ئێمە 52 پەیکەرمان لە شوێنە گشتیەکان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا ناوە کە هەموو ئەو پەیکەرانش هی ئەو شاعیر و ڕۆشنبیر و منەوەرانەی کوردن کە خزمەتیان بە بواری زمان کردووە ئەمە جگەرەوەی کە ئێمە لە ساڵی ڕابردوودا کۆنفرانسی نێودەوڵەتی زمانی کوردیمان زمانی دایکمان بەڕێوەبەر لە شاری سلێمانی بۆ یەکەم جار کە کوردانی باکوور و ڕۆژهەڵاتی باشوور تێدا بەشدار بوون بۆ ئەم ساڵیش لە 25 مانگ کە کاتە ڕۆژی شەمەی داهاتوو دیسانەوە زنجیرەی دووەمی ئەو کۆنفرانسە بەڕێوە بین لە هۆڵی چالاکیەکانی وتێرداوە کە بە هیوای هەمووتان لەوێ ئامادە بن کۆمەڵێک چالاکی زۆر کۆمەڵێک توێژینەوەی زۆر گرنگ پێشکەشەکەی جا لەمانە ئێمە وەک دامەزراوەی کەریمی عالەکە لە سەرەتای هاتنی ڤایرۆسی نەکدیسی کۆرۆناوە بڕی 1 ملیۆن دەماممان بەخشیە ناوەندەکانی خوێندن کە ئەوەش دەبێناو ئەوەیە بوو کە خوێندکارەکانمان سەلامەت بن و پرۆسەی خوێندن و زمان لە هەرێمی کوردستان بەچی نەکەوێت جیانەوانە لەگەڵ پیسبوونی هەواڵی دەمبەر پیسبوونی ئاوی چەمچەماڵ توانیمان لە ماوەی 2 ڕۆژدا تەواوی تەنکیل قوتابخانەکانی ئەو شارۆچکەیەش پاک بکەینەوە کە دیسانەوە ئەوەش خزمەتێک بوو لە پێناو نەوەستانی پرۆسەی خوێندن لەو شارە ئێمە و دامەزراوەی کەریمی عالەکە زانکۆی سلێمانی بە ئەستێرەیەکی گەشتی پرشنگاری شاری سلێمانی ێزانی وە بەشێک لە شانازیەکانی خۆمان ێزانی بۆیە هەمیشە بە شانازیەوە کار لەگەڵ ئەم زانکۆیەکەین لە هەر بوارێکا کە پێویستیان بە ئێمە بێت ئێمە لە بەرواری دەیسێ ئەم ساڵ چالاکێکی گەورەمانەیە لەگەڵ بەشی شوێنەواری زانکۆی سلێمانی کە پێگاتووە لە دیداری مامۆستا عەبدوڕەحیم یوسف بۆ شوێنەوار
ئەوە چالاکیی زۆر زۆر گرنگە بێ و کارێکی زۆر زۆر گرنگە بێت لێرەشەوە ڕایەگەێنین بۆ هەر کار و چالاکیەک زانکۆی سلێمانی پێویستی بە دامەزراوەکردنی عەلەکە بێ ئێمە بە شانازیەوە ئامادەین هاوکاری چالاکی و پرۆژەکانتان بکەین لە پێناو پێشچوونی بواری زمان و زانست لە هەرێمی کوردستان دووبارە سوپاستان دەکەین پیرۆزباییە ڕۆژتان لێ یەکەین هەر سەرکەوتوو